واشنتن سازشی شۆکێنەری ئەتۆمی و سەربازی بۆ تاران دەکات. وردەکاری ڕێکەوتنە چاوەڕوانکراوەکە لە پاکستان چییە؟ لا گۆڕانکاریەکی بێ پێشبینیدا کەناڵی 12 ئیسرائیلی ڕەشنووسێکی پڕ لە سوپرایزی سەبارەت بە گفتوگۆ نهێنیەکانی نێوان واشنتن و تاران ئاشکرا کرد. ئەم ڕێکەوتنە ئەگەر بێتە دی نەخشەی سیاسی و سەربازی ناوچەکە بە تەواوەتی دەگۆڕێت. هەوڵەکە ڕێکەوتنێکی ئەتۆمی سادە نییە، بەڵکو دەبێتە هۆی دووبارە داڕشنەوەی هاوسەنگی هێز لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا. بەپێی ڕەشنووسەکە ئەمریکا پێشنیاری کردووە ئێران بۆ ماوەی 15 ساڵ پیتاندنی یۆرانیۆم ڕابگرێت جگە لە بەکارهێنانی پزیشکی. لە بەرامبەردا واشنتن بە شێوەیەکی پلەبەندی سزاکان سووک دەکات و زیاتر لە 20 میلیارد دۆلار لە داراییە بلۆکراوەکانی ئێران ئازاد دەکات. خاڵی هەرە سەرنجڕاکێش لەم بەشەدا ئەوەیە کە یۆرانیۆمە پیتێنراوەکە لە ناو خاکی ئێراندا دەمێنێتەوە و ناگوازرێتەوە، وەک ئەوەی ئێران زۆر پێداگری لەسەر دەکات. بەڵام لەژێر چاودێریەکی توندی ئاژانسی نێودەوڵەتی وزەی ئەتۆمدا دەبێت. لەلایەکی تریشەوە لایەنە سەربازیەکانی ڕەشنووسەکە شۆکێنەرە. ئەمریکا ئامادەی نیشان داوە پەیماننامەی پەلامارنەدان لەگەڵ ئێران واژوو بکات. ئەمەش وەک گەرەنتیەک بۆ پاراستنی ڕژێمی تاران لە هەر هێرشێکی داهاتوو کە ئێران لە کاتی ڕێکەوتن لێی دەترسێت. بەڵام داواکاریەکانی لایەنی ئێرانی دۆخەکەیان ئاڵۆز کردووە. تاران داوای کردووە کە ئەمریکا سەرجەم هێزە سەربازیەکانی لە وڵاتانی کەندا و بکشێنێتەوە کە ئەمە بەواتای کۆتایی هاتنی هەژمونی سەربازی ئەمریکا دێت لەو ناوچە ستراتیژیەدا. هەروەها ئێران داوای مافی وەرگرتنی باجی تێپەڕین دەکات بۆ ئەو کەشتیانەی لە گەروی هرمزەوە تێدەپەڕن کە ئەمەش کارتێکی فشار و ئابووری بەهێز دەداتە دەستاران. ئەم ڕەشنووسە نوێیە تا ئێستا بە فەرمی ڕانەگەێنراوە، بەڵام هاوکاتە لەگەڵ گەڕی دووەمی دانوستانەکان کە چاوەڕێ دەکرێت جارێکی دیکە لە پاکستان بەڕێوە بچێت. لە ئیسلاماباد ئامادەکاریەکان تەواو کراون، بەڵام هێشتا لایەنی ئەمریکی وێرانی قسەی کۆتاییان لەسەر ئەم گەڕەی دانوستان نەکردووە. ئایا پێت وایە ئەم گەڕەی دانوستان ڕێککەوتنێکی درێژخایەنی لێ بکەوێتەوە؟